لە یادی 31 ساڵی چیمیاباران و بردومانی دۆڵی بالیسان و گوندی شێخوەسانان وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم لە بەردەم کەسوکاری شەهیدان ڕایگەیاند چی لە توانایاندا بێ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان دەیکەن. ئێمە لە 2 ساڵی ڕابردوو لێرە 150 خانومان دابەش کرد بەسەر کەسوکاری سەربەرزی شەهیدان، بەڵام نزیکەی 30 خانەوادە ماوە بەداخەوە خانوانە بەشیان نەکرد. ئێمە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەمیشە لەسەر هێڵین کە بتوانین منحەیەکیان بۆ وەربگیرێ و لەسەر زەویەکانی خۆیان ئەو خانوانە بکەنەوە. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان هەمیشە خۆی بەوە ئەزانێ پارێزەری ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان ئەنفالکراوان زیندانیانی سیاسی بێت. بۆیە لە هەموو دەرگایەکماندا و ئەدەین بۆ ئەوەی جیاوازیەکان نێڵین ئەگەر لە شوێنێک منحەیەک نەدرابێ ئیمتیازێک نەدرابێ و لەو ماوا بینیتان کە هەوڵی جدیماندا بۆ دابینکردنی زەوی. کەسوکاری شەهیدانی دۆڵی بالیسان و گوندی شێخوەسانان سەرەڕای داواکاریەکانیان بۆ چارەسەری بریندارانی چەکی کیمیایی داوای یەکڕێزی و پاراستنی بەرژەوەندیان نەتەوەیەکان دەکەن. ئەو نەخۆشانەی کە بریندارن کە عیلاجیان بۆ نەکراوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم هاوکاریان بکرێ، عیلاجیان بۆ بکرێ، پێداویستەکانیان جێبەجێ بکرێ. دیارە ئەو خەڵکە زۆر هیلاکە و زۆر خەڵکی زۆر هیلاکن هەیە. دووبارە داوا لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هەموو لایەنە سیاسەکانەکەم هاوکاریان بکەن بۆ چارەسەرکردنیە. لەو یادەدا داوا لە تەواوی لایەنە سیاسیەکان دەکەین، لە هەموو لیست و قوارە سیاسیەکان دەکەین کە ئێستا ئەو یادا هاوکاتە لەگەڵ کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق کە لە ئێسک و پروستی یەکتر نەشکێنن، یەک ریزی ناوماڵی کوردستان بپارێزن لەبەر ئەوەی دوژمنمانمان هەمیشە لە کەمیندان لە سەنگەردان بۆ ئەوەی جارێکی تر ئەو مەرگەساتانە دووبارە ببنەوە. لەبەر ئەوە یەک ریزی ناوماڵی ئێمە یەک ریزی ناوماڵی کوردستان هەمیشە زامنی سەرکەوتن و زامینی پاراستنی خاک و خەڵکی کوردستانە. لە 16 چواری 1970 ڕژێمی بەعسی دیکتاتۆر لە درێژەی شاڵاوەکانی ئەنفال و قڕکردنی کورد دۆڵی بالیسان و گوندی شێخوەسانانی بە چەکی کیمیایی قەدەغەکراوی نێودەوڵەتی بردومان کرد کە زیاتر لە 260 هاوڵاتی شەهید بوون و سەدانی تریش بریندار بوون. توانە عومەر، کورسات نیوز، ناحیی بالیسان.